جەممە هێڵن بەتانیا جەممە هێڵن ئەم شەو زریان دەمچێنێ ئەم شەو زریان دەمچێنێ دەموو مژدام دەپۆشێ دەموو مژدام دەپۆشێ مانگە شەو دەم بفێنێ مانگە شەو دەم بفێنێ مانگە شەو دەم بفێنێ
خۆشەویستان سڵاوتان لێبێت ئەمڕۆ 37 ساڵ تێپەڕەبێ بەسەر بردومانکردنی شاری هەڵەبجا بە چەکی چیمیایی. ئەمڕۆ 16 زامێکی قوڵە لەسەر دڵی هەر کوردێک لە هەر شوێنێکی ئەم جیهانە بێت. ئەو خەمە ناخۆش هەیە کە ساڵ بە ساڵ لەسەر دڵمان زیاتر تەشەنە دەکات. بۆیە ئێمە ئەمڕۆ وەکو دەستگای میدیایی کورسات پرۆگرامێکی تایبەتمان هەیە لە نێو پارێزگای هەڵەبجە و لە نێو مۆنومێنتی هەڵەبجە لەگەڵ تەواوی ئەم بەڕێزانەی کە لێرە ئامادەن و هاوکارم سەحەر لەگەڵ نابین لە هەندێک لەو چەمک و لایەنانەی کە لەم شارەیە گرنگی پێ بدرێت لەوەی کە چۆن بتوانین ئێمە جینۆساید بناسێنین، چۆن بتوانین لەسەر فەرهەنگ و ڕۆشنبیری و کەلتوری ئەم شارە قسە بکەین و چەندین لایەنی تری ئەو بابەتانەی کە گرنگن ئێمە ئەمڕۆ گفتوگۆی لەسەرکەین. سەحەر سڵاو لێبێت. سڵاو لە تۆ سەرکۆ، سڵاو لە بینەرانی ئازیزمان، سڵاو لە هەڵەبجە بە هەمان شوە کە سەرکۆ ئاماژەی بۆ کرد ئەمڕۆ لە هەڵەبجەوە بەرنامەکەتان پێشکەش دەکەین لەبەرەوەی کە لە ئەمڕۆدا ئەم برینە قوڵە کە 37 ساڵ بەسەریا تێ ئەپەڕێت، با بڵێن 37 ساڵی خۆی تەواو ئەکات و ئازارێکی قوڵە کە لە کاتێکایە سەرکۆ هەموو ساڵێک کاتێک خەڵکی هەڵەبجە دەوروبەری کاتێکە ئەم بردومانە بەسەریانە هاتووە یان لە یادەوەریان ماوەتەوە ئەڵێن هەرکە لە مانگی سێ نزیک ئەکەونەوە خەمێکی گەورە خەمۆکێکی گەورە باڵە کێشێ بەسەریانە، چونکە ئەمەنە یادەوەری ناخۆشیان لەو ڕۆژانە هەیە و لەوانەیە ئێمە ئێستا کە باسی ئەەکەین وشەکان بەڕاستی ناتوانن دەرەقەتی گەورەی ئەو کارەساتە بن و تەنیا ئەو کەسانەی ئەو ڕۆژانیان بینی و بەسەریان هاتووە ئەزانن کە چەند کارەساتێکی گەورە بووە. بەڵام بەرنمەکەی ئێمە هەوڵەدات بەقەت توانای خۆی لە ڕێگەی میوانەکانمانەوە بتوانێت ئەوەی کە لەو ڕۆژانەیە گوزەراوە تا ڕادێک باسی بکەوە، هەروەها ئەو خەڵکانەی کە جینۆسایدیان لە حەقاکراوە تاوانی گەوری لەم چەشنیان لە حەقاکراوە، چونکە ئەم بردومانە لە ئاستی جیهانە یەکێک لە گەورەترین بردومانەکان بە چەکی کیمیایی بووە سەرکۆ، هەر بۆی کاتێکە تاوانێکی گەوران لە حەقاکراوە جینۆسایدیان بەرامبەر کراوەوە هەڵیان داوە کە پارێزگاری لە خۆیان کەن و ویژدانی نێودوڵەتی لەسەر ئەو کارەساتە بەسەریان هاتووە بیوروژێنن. بابزانین ئێمەی کورد چیمان کردووە و ئەبێ چی بکەین لەمە بەدووە سەرکۆ. بۆیە لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەهیدانی هەڵەبجە دانوێنین، سەری ڕێز بۆ تەواوی ئەو دایکانە دانوێنین کە قوربانیان ناوە و لێرەوە هیوای زوو بوونەوەی هەموو ئەو کەسانی کاتایە سەش ئەو زامە لە سەرجەستەیان ماوە و هیوای گەڕانەوەی هەموو ئەو ونبوانەی کە لە پاش 37 ساڵ هەتا ئێستاش دەرگا و حوشەی ماڵەکانی هەڵەبجە چاوەڕێینەوەکانیانن کە بگەڕێنەوە نێو ماڵەکانی خۆیان. هیوادارین کە ئەم زامە قوڵە بە شێوازی لە شێوازەکان کە 37 ساڵ تێپەڕەکات کات لەسەر کۆمەڵێ بنەمای زۆر گرنگ بکرێ، بابەتی نووسین، بابەتی فەرهەنگ، بابەتی کەلتور، بابەتی بە دوواداچوونی ئەم کەیسە بۆ ناساندنی جینۆسایەتی لە نێو دادگا نێودەوڵەتیەکانە و کارکردن لەسەر تەواوی ئەو بەڵگانەی کە لەم شارە کۆکراوەتەوە یاخود لای ئەو دەستنووسانەیە کە شاید حاڵی ئەم بردومانن کە بتوانن ئەمانە کۆبکرێتەوە و ببێتە بابەتێکی گرنگ کە ئێمە وەکو مێژووی خۆمان بیناسێنین. سەحەر لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەم شارە شاری ڕۆشنبیرانە، شاری هونەرمەندانە، شاری شاعیرانە، شاری تەواوی ئەو کەسە بەلیمەتانەیە کە توانایەکی باشیان هەیە بۆ ئەوەی کە بتوانن لە هەر ڕۆڵێک و لە هەر پێگەیەکە بتوانن کاری خۆیان بکەن. ئەم شارە جێگەی شانازیە کە پارێزگای هەڵەبجەیە، ئەتوانی بڵین ئەم شارە هەڵقوڵاوی توانای ژنان و خانمانە. ئەم شارە هەر لە ڕابردووە چەندین ژن توانیوێتی جێدەستی هەبێت لە بەڕێوەبردن و لە خزمەتکردن و لە دابوونەریت و لە کەلتوری جوانی ئەم شارە. بەس لەبەر ئەوەی کە کوردین، بەس لەبەرەوەی با کوردی قساکەین، تاوانەکەمان بەس ئەوە بوو کە ئەم تاوانە گەورەیان ڕوبەڕووی ئێمە کردەوە. با بزانین ئەمڕۆ ئێمە گفتوگۆکانمان زیاتر لەوە چڕەکەینەوە چی کراوە بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان، چی کراوە بۆ ئەم کەیسە، چی کراوە لە بواری ئەدەبیاتە، چی کراوە لە بواری هەموو ئەو کەیسانەیە کە ئێستا لە نێو دادگاکانە بوونیان هەیە. ئایا ئەمانە هەر بە داخراوی ماونەتەوە یاخو کەسانێک هەیە خەکەم خۆرن و کار لەسەرم بابەتاکەن. ئەم مۆنومێنتەی کە لە پشت منەوە هەیە کە هەرچی سەردانی کەرە و هەرچی دەستنووسی لەناو ئەم مۆنومێنتەیە هەیە بە کەسە بیانیەکان و بەسەرۆک و بە هەموو ئەو میوانانەی ڕویان تێکردووە، بە هەموو ئەو بەڵگانی لە مۆنومێنتایە هەر ئەبێ لەناو ڕەفەکانە بێت و لە ژوورەکانە دابخرێت، ئەی بۆ کەسە ڕۆشنبیرەکان و ئەدیبەکانی ئەم شارە خۆیان کار لەسەرم بابەتە نەکەن بۆ ناساندنی ئەم کەیسە و ئەم جینۆسایدی بەسەر ئەم میلەتەمانە هاتووە. هەتا ئێستاش دوور و نزیک بەدەر لە 16 لە هەر مانجێکا بێ ئەڵێن کوڕێک کچێکمان گەڕایەوە لە وڵاتێکی دراوسێ کە ئەمە قوربانی دەستی چیمیابارانە.
کامە قوربانی دەستی ئەو بردومانەیە بۆیە ئێمە بڕۆین ئەمڕۆ زیاتر گفتوگۆ بکەین لەسەر ئەو بابەتانەی کە چۆن بە شێوازی لە شێوازەکان لەسەر نووسین لەسەر ئەدەبیات لەسەر هونەر لەسەر کاری و پیشەی ڕۆژانەی ژنانی ئەم شارە کە دڵخۆشی ئێستا ژنانی شەرکار بەدەستن لەم شارەیە بەڵام ئەوەی کە گرنگە پرسیارەکە لێرەیە ئەوە دەست پێکات ئێمە ساڵ بە ساڵ بەڕێ نەکەین بڵین ساڵ بە ساڵ چیمان کرد بۆ ئەم شارە لە ڕووی حکوومەتەوە لە ڕووی کەرتی تایبەتەوە لە ڕووی خەڵکی ئەم شارەوە و لە ڕووی کوردی خۆمانەوە بە هەمومان تا چەند کارمان لەسەرم بابەتە کردووە هیوادارین ئەمە بابەتێکی گرنگ بێت و ببێتە کەیسێک کە بە شێوازێ لە شێوازەکان کاری لەسەر بکەین بۆیە ئەمڕۆ زۆر گرنگە لە ڕێگەی میوانەکانمانەوە زانیاری لەسەر تەواوی ئەو بابەتان بێگومان لەگەڵ میوانەکانمان لەسەر ئەم بابەتانەی کە تۆ باست کرد قساکەین گفتگۆکەین لەگەڵیانە و لە بیرمان نەچێت کە ئەم زامە کە 37 ساڵ تێ ئەپەڕێت بەسەریا زامێکی گەورەیە کە هەم کەوتوێتە ناخ و دڵی هەموو کوردان بە تایبەت هەڵەبجەیەکان و هەم ئەوەی کە هەڵەبجەیەکان لەبەرەوەی کە پرۆژە ئاوادانیەکان پێویست دەکات بۆ گەنجەکانیان بەڕێوە بچێت بۆی کە جارێکی تر ئەم شارە هەناسە بدات پێویستیان بەوە هەیە کە ئاوەڕیان لێ بدرێتەوە جا لەبیرمان نەچێت ئەمڕۆ لە کەشێکە خەریکن با بڵێن ئەم بەرنمەیەتان پێشکەش ئەەکەین کە هەڵەبجە کراوە بە پارێزگاوەیەکە لە گەورەترین داواکاریەکانی خەڵکی هەڵەبجە هاتووەتە دیوە جێبەجێ کراوە هەروەها چەندین پرۆژەی ئاوادانکردنەوەی دیکە بەڕێوە چووە چەندەها پرۆژەی وەبەرهێنان بە خۆشحاڵیەوە لێرە خەریکە کاری لەسەرەکرێت بۆی کە دڵخۆشیەک هیوایەک لە دڵی گەنجانە دروست بکرێت بۆی کە گەنجانی هەڵەبجە بەو هەموو هێز و توانە و لێ هاتوویەوە بۆ ئەوەی کە بتوانن پاروەنایەک نانێک دابیم بکەم بۆ خێزانەکانیان ناچار نەبن ڕێگەی شارەکانی تری هەرێمی کوردستانیان هەندێک جار دەرەوەی وڵات بگرنە بەر هەر بۆ بە خۆشحاڵی و تا ڕادێک ئەم پرۆژانە ئاهێکی وەبەر شارەکە هێناوەتەوە کە ئەمەجێی دڵخۆشیە و بێگومان پێویست ئەکات کە ئەم تاوانە ئەوەنە گەورەیەوە ئەوە نەتوانێتی وێرانکاری لە شارەکە بەداخەوە بەجێ بهێڵێ کە پێویستی بە ئاوادانکردنەوەی زیاترە کە هیوامان ئەوەی ئینشەڵڵا لەمە بەدووە زیاتر هەوڵ بدرێت بۆ خزمەت بە هەڵەبجەیەکان جا بابڕێنە لای میوانەکانمان سەرکۆ بەڕێز مامۆستا هومایۆن ساحبمان لەگەڵدایە یەکێک لەو کەسانێک کە خزمەتێکی زۆری کردووە لە بواری ئەدەبیاتی کوردیدا و ئەمڕۆ ئەمانەوێت لە زاری بەڕێزیانەوە قسە بکەین لەسەرەوەی کە ئەدەبیاتی کوردی توانیەتی تا چەند لەمەڕ کارەساتێکی گەورەی لەم چەشنە دەرەقەت بێت و بتوانێت نەک بە ئێمەی کوردان ئەم با بڵێن کارەساتە بناسێنێت بەڵکو لە ئاستی نێودەوڵەتیە بتوانێت با بڵێن ویژدانی نێودەوڵەتی لەسەری بوروژێنێت ئەوان بە ئاگا بهێنێتەوە هەندێک لە تاکەکان هەیە هەر نازانێت با بڵێن هەڵەبجە چی بەسەر هاتووە هەر نازانە هەڵەبجە کەوێتە کوێی دنیا کاتە ئەدەبیاتی ئێمە ئەتوانێت چۆن ڕۆڵ بگێڕێت چۆن ڕۆڵی گێڕاوە پێویستە کات لەمە بەدووە چۆن هەنگاو بنێت هەروەها بەڕێزیان پرۆژێکی مەزنیان دەست پێ کردووە کە ئەمڕۆ ڕای ئەگەێننەوە پرۆژەکە بە خۆشحاڵی و کۆتایی پێدێت ئەویش پرۆژەی ئینکلۆسایپدیای هەڵەبجەیە نزیکەی 100 کەس لەم پرۆژەیە بەشداری کردووە سەرکۆکە خۆیان باس لە ئەوەکەن کە ئەم پرۆژەیە ئەڵێت کە هەڵەبجە کوێیە و ناسنامەیەکە بۆ ناسینی هەڵەبجە بۆەوەی کە هەر توێژەرێک لەمە بەدواویستی لەسەر هەڵەبجە زانیاری دەست بکرێت بە شێوەی زانستی ورد زانیاریەکان لە بەردەستی دابێت هەروەها گەنجێکی هوەرمەندی خوێنگەرمی گەرمایەنشمان لەگەڵدایە سەرکۆ زۆر زۆر بەخێراتن سپاس بۆ ئامادەبوونتان مامۆستاکان زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونێ کاکە هەمەگەرمیانی زۆر زۆر سپاس بۆ تۆش کەمڕۆ کۆمەڵی بەرهەمی جوان سپاس بۆ میوزیسیانش دەستان خۆش بێ کەمڕۆ لەگەڵ ئێمەیە ئامادەن بچینە لای مامۆستا هەمایۆن سپاس بۆ ئامادەبوونێ مامۆستا لەگەڵ هاوکارم سەحرا ئەمڕۆ باسمان لەم زامە قۆڵا کرد بەرلەوەی هەر پرسیارێ بکەم پێم خۆشە بەڕێستان وەکو نووسەرێک وەک کەسێک کە لە بواری ئەدەبیاتە کارەکەن ئەمڕۆ 37 ساڵ تێپەڕابێت بەڕێستان چیتان هەیە بۆ ئەمڕۆ بۆ هەڵەبجە بەخێراتتانەکەم بەیانیەوە باش بەیانی بینەران باش من سڵاو و ڕێزەنێرم بۆ گیانی پاکی شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە و سەرجەم شەهیدان هیوادارم لە بەهشتی نەمریدا هەروە و لە دڵی ئێمەدا بەسەر بەرز خۆیان و کەسوکاریان بمێننەوە و چاکبوونەوە بۆ بریندار و دۆزینەوە و بە ئەنجامگەیانی کەیسی مناڵەوە نبووەکان و ئاوەدانی شار وەکو جاران ئینشەڵڵا کە بەو شایە بێ مامۆستا هومایۆن بابێنێ لای ئەدەبیات ئەوەی کە ئەدەبیات ئەتوانێت چۆن لە مەڕ ئەم کارەساتە گەورەیە دەرەقەت بێت وە بیناسێنێت لە ئاستێکی نەودەوڵەتی ڕێگەیەک بێت بۆی کە کورد بڵێت لە ڕێگەی ئەدەبیاتەوە چی بەسەردا هاتووە
تراژیدیای هەموو گەلان دوجار وەکو واقعیان ڕیالیزمیەکەی ئەشێ بە فەرامۆشی بسپێرێت ئەوە ئەدەب و هونەر و دیکۆمنتە ئەیگوازێتەوە بۆ نەوەکان و بە گەورەی ئەی هێڵێتەوە. مێژووی ئەدەبی ئەم شارە لای هەموو توێژەر و نووسەرانی کورد و ڕۆژەڵات ناسان ئاشکرایە و ئەتواندێ بڵێ ڕابەرایەتی یەکەمینەکانی هەیە لە مێژووی دەستنووسا، لە مێژووی تەریقەت و فکری ئاینیدا، لە مێژووی شێعری بەرگریدا، هەروەها لە کللتوری نەرمونیانی و پێگەی ژندا هەموو ئەوانە کاریگەریان هەبوو لە مێژوویدا و بە 88 جۆرێ لە هەڵتەکان و جۆرێ لە گۆڕانکاری و وێرانبوونی بەسەردا هاو. ئەمە بیرمان نەچێ لە ڕێگەی میدیای جەنگیەوە یەکەم جار کارە ساتەکە گوازرێتەوە، کیمیابارانەکە گوازرێتەوە. هەر 3 ڕۆژ دوای 16 سێواتە لە 19 سێدا یەکەم شعری حەسیب قەراخی بە ناوی هەڵەپشیما لە داهیگەبێ، یعنی زۆر نزیک لە کارە ساتەکە، هەر زۆر نزیک لە ڕۆژی 16 سێ لاوکی هەڵەبجەی ڕەفیق سابیر لە داهیگەبێەوە. دواتر پەرە ئەسێنە هەفتەی یەکەمی شاعران و نووسەرانی ڕۆژەڵات لە سنوورەکانەوە بەرکەوتنی ڕاستەوخۆیان لەگەڵ بریندارەکان ئەبێ و جۆرێ لە گینگڵ و جۆرێ لە سووتانی ڕاستەوخۆست پێەکەن بۆیە پێشنیاری کۆڕێکی ئەدەبی لە پاوە ئەگیرێ بە ناوی شیوەنی ئینسانی و دواتر بەرهەمی زۆرە لەو شاعرانە لە کتێبێکا بە ناوی شیوەنی ئینسانی کۆ دەبێتەوە. زۆر باشە مامۆستا، زۆر کاتێمە باسی ئەوەکەین کە ئەم 37 ساڵە تێپەڕیوە لە پێشێکەکە باسی ئەوم کرد با بەڕێی نەکەین، یعنی با بزانین ئەم ساڵ داهاتی ماچی بۆ هەڵەبجە چی بابەتێکمان زیندوو کردو چکە ئەم شارە بە هونەرتەوێت دەوڵەمەندە لە هەموو بوارەکانە، شانۆیە، سینەما، شێوەکارە، بە شاعیرتەوێت دەوڵەمەندە لە هەموو کەڵە شاعیرەکە هەر لە ڕابردووە هەتا ئێستا، بە بواری وەرزشتەوێت دەوڵەمەندە، بە هەموو بوارە جیاوازەکان دەوڵەمەندە. بۆ کار لەسەر هەنگاوی باشتر نادرێت کە ئێمە بۆ نمونایین ئەم بیرەوەریە ناخۆشە دڵتەزیێنە باسەکەین، با بڵێن ئەمە کرا بۆ هەڵەبجە، با بڵێن ئەم نووسراوە دەست نووسەرێکی بەڕێزی وەکو بەڕێستان کەوتووە ئەمەی هێناوە کردوێتە بەڵگە بۆی ئەگەر هەر کەسێکات ئەم بەڵگەیەمان بەدەستەوە بێت. کار لەسەر ئەم بابەتانە کراوە؟ بڵێ هەر بوونی سنتەری ڕۆشنبیری زۆر و بوونی چالاگوانی ڕۆشنبیری کارەکان پرژوو بڵاون بەداخەوەی مە میلەتێکین درەنگ فێریشتی باشەبین و زۆر زوشتی خراپ تەبەنی ئەەکەینەوە بەڕاستی. ئەم چەند ساڵە بە کۆمەڵێ هۆکار بێ ئەزمموی نەزانی و درەنگترینی دامەزراوەکان و دواکەوتنی ئێمە لە چاولێکردن لە وڵاتانی خاوەن کەیس کە هەمان کەیسیان هەبێ و نەبوونی پەیوەندی و کردنەوەی ڕێنمایی و وەرکشۆپات و ئەوانە ڕەنگە ئەوە تا ڕادەیە کاریگەری هەبێ و ئەو درز و ناکۆکیە زۆرەی کەوتۆتە بینی فەرمانڕەوا یا دەسەڵات لەگەڵ خەڵکی ناوچەکاندا هەمیشە ڕۆڵێکی خراپ ینی فیدباکێکی خراپی یاوەتەوە بە ئێمە کە تواناکانی لێ سندوین و ونی کردووە بەڕاستی. 16 سێ ئێمە بیرمان نەچێت لە دوای ڕاپەڕینەوە یادەکانی بە بەرنامە ڕێژی کە کۆمەڵێ دام و دەستگا و ڕێکخرا و تۆڕی ڕێکخراوەکان پێی هەستاون لەم مۆنۆمنتە یا لە شەیدان هەموو ئەو بەرهەمانە زۆرینیان لەبەر دەساهێن و ئێمە لە هەوڵی کۆکردنەوەیان داین. هەریشەڵڵا بەردەوام بن. جا کاک محەممەد مامۆستا هومایون لە بەشێک لە قسەکانی ئاماژەی کرد بۆ لاوکی هەڵەبجەی مامۆستا ڕەفیق سابر کە بەڕێزت هەر لە دەستپێکی بەرنمەکەیە ئەوە توتەوە ئەو بەرهەمە مۆسیقاییە. بەڕێزت گەنجێکی گەرمیانیت گەرمیان ئەنفالی بەسەر هاتووە و گەرمیان دەوڵەمەندە بە مۆسیقایە کە بۆ کاتی شین و خەمێ کە کوردان ڕوبەڕووی بوونەتەوە زۆر بە جوانی دەرەقەتی هاتووە و لە مەقامەکانیان ڕەنگی داوەتەوە ئەبینین لە قەتار و ئەڵڵاوەیسی و ئەمانەدا. جا ئەگەر بەڕێزت پێمان بڵیت وەکو گەنجێکە ئێستا خەریکی لەم بوارە زۆر ماشەڵڵا چالاکی پێمان بڵێ مۆسیقای کوردی ئەوەندەی کە بەڕێزە بە دوواداچوونت کردووە و خۆت کارت تێدا کردووە ئەو چۆن ئەتوانێت لەم کاتەدا کە ئێمە پێویستمان بەوە هەیە لە ئاستێکی نەدۆڵەتیە ئەوەی بەسەرمان هاتووە باسی بکەن ئەتوانێت ڕۆڵ بگێڕە گەنجانی ئێمە. باسڵای بکەم دارێ فەرموو لە ئێوە سلااو لە تەواوی بینەرانی سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەیدانی کورد بە تایبەت هەڵەبجە و بە دواشی ئەنفال کە وەکو مامۆستا باسی کرد پرۆسەیەکی سیاسی بوو لە بۆ قڕکردنی ناسنامەی کورد بەگشتی. تەمان هونەر ئەوەی کە ئەیبیسینەوە چ لە وڵاتان و چ لە زادەی خاکەکەی خۆمان زادەی معنەویاتی خەڵکە ینی جۆرێک لە باری خەڵکە کە دێتە دەرەوە ینی وتنی ئەو شتانەیە کە
بە زمانی ئاخاوتن ئینسان ناتوانێت بەیانی بکە لە ڕێگەی گریانەوە بەس نییە لە ڕێگەی تا مەسافەی نووسینیش بەس نییە ئەندێک جار هەیە مۆسیقا یاخود ئەو لاوانەوانەی کە دەستپێکی دەنگن بۆ دروستبوونی مقامات و بۆ دروستبوونی هوەر و ئەو شێوازە دەنگانەی کە معنەویاتی خەڵک بە بەرزی ڕاگرن لە ڕێگەی مۆسیقا و لە ڕێگەی خوێندنی شێوازە ئاوازۆ زیاتر بەیانی ئەو معاناتەی خۆیانەکەن تەمەەن لە گەرمیانە لە دوای ئەنفال ئێمە هەژدە ئاوازی گەرمیانیمانەیە کە سەراپای مقاماتە باڵێن لە دوای ئەنفال بەرگێکی تر ئەپۆشێ بە تایبەت قەتار و دواتر بە دوای ئەڵاوەیسی و دواتر ئای کە زۆربەی و شعرانەی کە لەسەری بەکاردێت خاوکەر زۆربەی و شعرانەی کە ئێستا لە ئێستایا بەسەری بەکاردێت ئەگەرچی بە زمانی گۆران نووسراوە بەڵام گزارشتە لەو چەرمەسەریە زۆرەی کە بەسەر تاکی کووردا هاتووە لە گەرمیان تەمەن بۆ خۆم کەسوکاری ئەنفالم 6 کەس منفالە زۆر جار هەیە لەگەڵ کەسوکارەکەی خۆمادایانیشم چکە باوکو موزیک ژەنە من زۆر جارێ بە زمانی ئاخاوتنە و شتانەی پێ عەرز ناکرێت ناتوانێت مەجبورە لە ڕێگەی خوێندنی قەتارێکەوە لە ڕێگەی خوێندنی خاوکەرێکەوە توانێت تەواوی ئەو چەرمەسەری کە بەسەر خۆی و خوشک و برا و خوشکەزایەوە هاتووە بێ بەیانی بکە تەمەن مۆسیقا دەورێکی زۆر زۆری ئەبێ وەکەوەی کە ئێستا کار کراوە بانەڵێم نەکراوە بەڵام یعنی تا ئەو شوێنە نییە کە ئینسان دڵی پێی خۆش بێ لە ڕێگەی مۆسیقای نەتەوەکەمەوە توانیمە گزارشتی ئەو چەرمەسەری کە بەسرم داهاتوە بیکەم بەدڵنیاییەوە ئەو پەیامی کە مۆسیقا توانوێتی لە مۆزوعی ئەنفالا بیگەێنێ بەخوا بە قسە ناکە خۆی هەموو کاتێکی شتومانە تێکستەکانی زۆر کاریگەریان هەیە لەوەی کە شاعیرەکانمان هەر لە ڕابردووە ئەو تێکستانەی کە نووسیویانە یاخودە و بەرهەمانەی کە هەپیە هەیان پۆیتر بە شێوەی گۆرانی یاخود بە شێوی مەقامات و توانە هەمووی بە شێوازێک لە وشە سازیە ئەگەر بە وردی بچیتە ناویەوە مامۆساژ دوای ئەتوانێت لەسەر و بابەتە زانیاریمان باتێ هەمووی پڕماناترینە ینی ئێستا ئەوەی کە سەرەتا دەستمان پێکرد هەر بۆ خۆی کاڵە بە تەنیا بەجێم مەهێڵە ینی ئەمە بۆ خۆی لەوەیە کە تۆ تاوانێکە بەرامبەر کراوە لەبەر هیچ تاوانێکت نییە بۆیە هەموو کاتێ میوزیک و گۆرانی ئەبێتە بەشێکی زۆر گرنگ لەوەی کە تۆ هەم کەلتوری خۆت بناسیێنی هەم بتوانی بە شێوازێکی باشیش توانی کار لەسەرەوەکەی جا بەرهەمێکەیە کە بچینە بەس پێم خۆش بوو بۆ چونێکی مامۆسا شۆر بگرین مامۆسا تا چەند کاکە هەمە باسێکی وەکو گەرمیان وەکو ئەنفال وەکو ئەو مەقاماتانە هەیە تێکست و نووسینەکانی شاعیرانش تا چەند کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە لە بۆنەکانە یاخود لەوەی کە ئێستا هەڵەبجە ئەڵێ بە تەنیا بەچم مێڵن یعنی بۆ خۆی لە خۆیان ئەمە زامێکە کە بزانێ بە شێوازە لە شێوازەکان کاری لەسەرکە بێگومان ئەکەوێتە سەر توانای ئەو کەسی کە کارێکە پەرچەکردارەکاتەوە یا ئەیداتەوە ئێمە بیرمان جارێ و ڕاستکردنەوەیەک تۆزە ئەو شعرە لەگەڵ ساڵح سوزەنی و مامۆستا ڕەفیق سابیرا تۆزە گفتاری لەسەر و دوایی هەنێکی کە وترا ئەوەی ساڵح سوزەنی بوو ئێمە دەنگ داڵدەیەکی زۆر بەهێزی لاوانەوەیە و ئەو قەڵایە کە 150 جارێکی کە ئەگەر لە گۆ بکەوێ لە ڕێگەی دەنگەوە سەدا و دەنگدانەوەکە دروزە بێ هەموو ئەو بەرهەمانە شایەتن کە تێکستەکانیان گواستەوە هەر لە فەرمانەی شوان پەروەرەوە هەر لە هەیەجانی هەڵەبجەی میدیا حسێنەوە هەر لە هەڵەبشیماکەی ناسی ڕەزازیەوە لە لاوکەکەی ساڵح سوزەنی و ڕەفیق سابیر بە ئاوازەکەی عەلی عابیدیەوە هەموو ئەوانە بەڵگەی سەلمێنەرن بۆ ئەوەی کە کۆڵانەکان یا هاوارەکان یا ڕفاتی شەیدەکان نێژران و شارانەوە بەڵام ئەو جارێکی کە هێنایەوە سەرەوە بەڕاست ئێستا بە هەر مادام باسی مۆسیقاکرا دا نەبڕین لە کەشەکە و کاک محەممەد بەرهەمێکی تری ئامادەیە گوێ لێگرن خاوکەرتان بۆ خوێنم تەمەەن شعرەکە بەشێکی فۆلکلۆری ناو گەرمیانەوە بەشێکیشی جوتسەروای مەستەوی دوودانە دوو دێڕیم نووسی بوو بۆیان وەرگێڕان مەما چۆچکە ئەبێ بە شێوازی گۆران بنووسێتەوە بۆی بخێن لەسەر خاوکە لەگەڵ برایانی مۆسیقایە
غمم خرمانە غمم خەرمانان غەمان تاوانیان با بمرم دووریم جایاران داگەر جارێک بۆ فرسەتێک منیانە خاڵی با من بمرم تو نەمری دەڵی شەست کەسێکە بوو لە ماڵی لە خوارمانەوە ماڵی کاک حەسەنی کارەبا ماڵی کاگنات ئەمانە هەمویان بە کاملی تقریبا تیاشن لەکیمیا بارانی ئەڵم جیان بە 21 شەهید کە 5 مام و باوکم دایکم بوون لەگەڵ خوشکێکی تریشم کە جێما بوو لەگەڵیانە ئەگەر بیژمێریت دەوەچێت 10-15 کەسمان شەهیدی کیمیابار ئەو سێ مناڵی مام حوسام و یەحیا و عادل کیمیابارانی ئەڵەوجە برادر و دۆست و خۆشەویستی زۆرم شەید و کاگوالی بەداخەوە ئەو هەموو یادگاریانە بەجێهێشت یەکێک لە کچەکانی ناوی دیمەن بوو یەکیان ناوی چیمەن بوو یەکیان ناوی چنوور بوو خێزانەکەم و چوار مناڵم لەگەڵ باوکم و برایەک و باوەژنە زازای دڵەوە خێزانەکەش حاملە بوو قوربان 16 نەفەر کە لە کیمیایەکە دایکم و کوبرای خوشکم شەهیدی کیمیابارانەکە بوون کە دیاریش نەماوەن هەتا ئێستا کاتینە دەرەوە ئەوە دوا دیداری ئێمە بوو لەگەڵ دایکمان و ئەو خوشکەمە کوبرای خوشکم تەمەنی 24 ساڵ بوو ئەو چیرۆکە بۆ من قرسەیان بۆ ڕژە چووە ماڵەوە بەگریا بەڵێ ئیچ وتم دایکی گیانەوە چییە هەستەکەم هێزە نییە تیڕۆڵێکیان نازانم قاچم سڕە ئێوتم با بگرمە کۆڵ خۆ زۆر ئاساییە
لەو کاتەوە هەتا ئێستا ئەوە 34 ساڵە تا ئێستا یعنی من نەک بە ئاواتی خۆیان بە ئاواتی ئەوەنە ئێست و کروستەوەم ئەگەر بڵێم ئەمە گۆڕی ئەوانە و بچمە سەری سوکنایی دڵم بێ بەڵام بەداخەوە ئێمە لەو ماڵا 5 کەس و ئەو ژن خۆشکمەوە 6 دایکم و باوکم برایەکم برازایەکم مناڵێکی خۆم خەزورم وەکو بنە ماڵی خۆوان هەشەیدمانەیە باوکم دایکم ننکم باپیرم دوو پورم خاڵم هەردوو قەمەرەکە و دۆجەکە و تقریبا 40 بۆ 45 شەیدمانە 6 نەفەرم باوکم و دایکم 3 برام شەید ماڵی خۆمان چێکم لە تاقانەکانی کیمیاوی ماڵی باوکم بەستەنیا خۆم دەرچوو ماڵی خۆمە 12 کەس هەو خوشک و 3 برام دوو مناڵی خوشکێکم بە 6 کەسی ماڵی خاڵم نەنکم و خاڵۆیەکم دوو مناڵی خاڵۆیەکیشم 26 کەس یەک کەسیان دەردەچوو بوو لەو خێزانە تەنها من و کچ و کوڕێک دەرچوویش کچ و کوڕەکەی خاڵم تەلەبە بوون یەکیان لە بەسڕەیەکیان لە بەغا باوکم و دایکم و 4 برا و 2 خوشکەر ئەمانە شەید بوون لە بنە ماڵەکەمان بەگشتی سوکارم هەمووی تیاچۆ لە کیمیایی ماڵی باوکم ئایلەیی 16 کەسم تیاچۆ کیمیایی ماڵی خاڵۆزان تێ ماڵی خاڵۆزان ماڵی ئامۆزان تقریبی 30 کەسم کیمیاکە تیاچوو ماڵی نەکەم خاڵەکانم ماڵی پورەکانم 23 کەس لە خانەوەدەکەمان وفاتیان کردو و سێ گۆڕەکەیان گۆڕستانێک لەسەرەوە هەیە و گۆڕستانەکان لێ هەر 23 لێ نێژراوە ئێمە 4 نەفەرماتیا چوو دایکم و باوکم و خوشک و برایەکەم وەکو خزم و کەسوکاری 45 نەفەرماتیا چوون کەسوکاری ئەمە لە پلەیەکەکان دوو برام شەید بوون برا گەورەکەم کە ناوی محەممەد و کاک محەممەد لەگەڵ برایشت کە لە من گەورەتر بۆویش ناوی عەبدولواسد بوو برا گەورەکەم خێزانی هەبوو ئەو کاتە تقریبا نزیکی 6 مانگێک بۆ مناڵێکی هەبوو کچێکی بوو بە ناوی ئیلهام ئێمە لە کوێ بنە ماڵەکەمان 36 کەس شەهید بوو دوو ماڵی ئامۆزایی دایکم لەگەڵ ماڵی مامەم مەری خاور مامەمە یا بۆ خۆی ئیتر لەو کاتە کە تیارات و خۆی بوو بە ئەرزا بۆی کە مناڵەکەی هیچی لێ نێت خۆی بوو بەسەر مناڵەکەی بەڵام بەداخەوە هەر ئەوە دواسات بوو کە ئیتر ئەو کۆتنە کەوتبوو هەڵنەسا بوویەوە ئەمری خۆیان کرد من خاوەنی 8 شەهیدم کە دایکم و باوکم و 6 خوشمەکە کە 6 خوشکەکە هەر شەشیان لە خۆم چووکتر بوون لەو کاتە ئەوەی لە تەمەنمە لە بیرم ناچێ ئاکۆیەوە ئاس 21 نەفەرمان لێ شەهید بووە بە خزم و کەسوکارەوە زۆر جار کچە بچکۆلەکە پێڵم با لە جەژنا جلوبەرگە بۆ کۆڵە جلوبەرگم بۆ چی من لە ماڵە پورمەیە لە ماڵە مامەمەیە قەت لە بیرم ناچێت هەستەکەم خوا هێشت و بمێەوە بۆی شاید حاڵ لەسەر و تاوانی کە بەرامبەر بە گەلی کورد و هەڵەبجە و خێزانەکەمات هەموو ڕۆژێکم تازیە من و تەمەناکەم هیچ کەسی وەکو منی لێ نی بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین لەگەڵ مامۆستا هومایون بە ئەم پرسیارە وەڵامەکەی دەستمان بکەوێت کە مامۆستا بەڕێستان لە ئێستای پرۆژێکتان دەست پێ کردووە لە ساڵی 2022ەوە لەسەر کۆکردنەوەی هەندێک داتا بۆی کە ئەم داتانە لە کۆتایە بکرێتە زانیاری نامەیەک تایبەت بە هەڵابجە و پێم وابێ ئەمڕۆ پرۆژەکە ڕائەگەێنن کە تەواوتان کردووە لە شتان ساخ بێ ئەگەر بەڕێزت زیاتر زانیاریمان پێشکەش بکەیت لەسەر ئەو لایەنانەی کە هاوکار بووە لەسەر ئەو بوارانەی کە با بڵێن زانیاری نامەکە یان ئینسایکلۆپیدیاکە لە خۆی ئەگرێت بەڵێ جارێ بۆی دروست و دقیق و مەسئولانە قسەکان بکەم من لە ناو پرۆژەیەکەم نەک پرۆژەکە بڵێن هی من بێت پرۆژەکە بیرۆکەی دۆستانی هەڵەبجە بووە پێشتر دواتر ڕێکخراوی خاڵ بۆ حزب و ڕۆشنبیری بە هاوبەشی لەگەڵ سەرۆکایەتی و زانکۆی هەڵەبجە و بە سپۆنسەری بەڕێز شاعلی شایزەدین ئینسایکلۆپیدیاکە جێبەجێ ئەکەن وەکو لایەنی جێبەجێکار دوایی تەبەن ئینسایکلۆپیدیا لیژانی باڵا لە زانکۆ و لە ڕێکخراوی خاڵ دروست بووە و کارگێڕیەکی مەیدانیش بۆ بەڕێوەچوونی ئیشەکان دروست بووە من ئامادەکاری بەشێکی زۆری ئینسایکلۆپیدیاکەم و مەسئولی بۆردی ڕۆشنبیریم لەگەڵ کارگێڕی ئیشەکەیشم لەبەرەوە بەڵێ بڕیار بوو 16 تەواو بێت و ئەوانە بەڵام کە ئەچیتە مەیدانەوە جاری وا هەیە
تەخمینی کاتێگەکەی تەخمینی ئیشێگەکەی بەنزیکراوەی بەڵام کە ئەچیتە مەیدانەوە کۆمەڵە تەحەدیات و ئاڵنگاری دروست دەبێت کە تۆ ناتوانانی لەو کاتە ئاگادار ئیشەکە تەواوکەی ئەمە هەم وەکو عقد سەرۆکاتی زانکۆ لی ئاگادارە کە ئێمە نەمانتوانی بۆچی لە 16 پرۆژەکە تەواو کرێ ینی وەکو چاپ هەم سپۆنسەرەکەی ئاگادارە لە کاتەکەی تاکو ئێستا تا چ قۆناغێکی هاتووە لە ئێستادا هەر نۆبەرگەکەی لە نووسنگە لە بەردەسی منایە وەکو کارگەڕی ئیشەکە و هاوڕێکانمان 100 کەس ئیشی تیا کردووە وەکو ئامادەکردن بۆردەکانوان جیا کردوێتەوە بۆردی جوگرافیا بۆردی مێژوو بۆردی دام و دەستگای حکومی و ڕێکخرا بۆردی ڕۆشنبیر و کەسایەتی بە هەموو سێکتەرەکانیەوە ئێستا نۆبەرێک لە نزیکی 9,000 بۆ 10,000 بابەت و 500 بابەتی داغڵ نەکراویشمان هەیە هێشتا داغڵمان نەکردوون بەڕێز ئیدیتۆرەکە ڕایکێشاون و یاوێتەوە بە ئێمە لەگەڵ کۆمەڵێ سەرنجا بۆی ئەو تێبینانەی ئەو چاکەین و ئومێدەکەین لە ئەم ساڵدا چاپ کرێ و ئیتر دواتر سەرۆکایەتی زانکۆ یا لایەنەکانی جێبەجێکار چارەنووسی ئیشەکە و بە دیجیتالکردنی ئیشەکە و بیرۆکەی نوێتر چۆنە لەگەڵ ئیشەکە نازانم چۆنە بێ بەڵام ئێمە تا چاپکردن ئەڕین لەگەڵ زۆر باشە مامۆستا زۆر کات بەتایبەتی و بابەتانەی کە بەڕێستان یەکێکرد لەو کەسانەی کە بەشدار بوون لەم پرۆژەیە تا چەند بابەتەکان چوونەتە نێو گفتوگۆوە تاوەکو بە شێوازێکی باش شێوازە ڕاستەقینەکە بخەیتە ڕوو ئێمە بۆ هەموو تەمەن سایکلۆپیدیا معلوماتێکی کەمی چڕ لەسەر هەر بابەتێک ئەدات بەسەرچاو بە مەزدەرەوە ئەو شوێنانە کە شوێنن مەسەلەن سندیکای هونەرمەندان ڕۆژنامە نووسان پەیمانگای هونەرە جوانەکان تیپی موسیق و تیپی میوزیک و موزیسیان و ئەوانە ڕاستەوخۆ ئەگەر مابن لەگەڵ خۆیان ناقسەکراوە و من هەموو مەحزەری ئەوانم کۆ کردوێتەوە لای خۆم پاراستومە کە ویستومانە خۆیشیان ئیشەکانی خۆیان بکەن بە پێی ستاندارد و پێوەرەکانی ئێمە هەنێکی هاتووە بە دەمەوە و هەنێکیشی خۆمانیان ڕاست پاردووە و بە خۆشحاڵیەوە تەواوی هاوڵاتیان و شارنشینان و خۆشەویستانم وەڵامێکی ئیجابیان هەبوو ئەرێنیان هەبووە بۆیە توانراوە ئیشەکە تا ئەوەنە کۆ بکرێتەوە بابەت لەشتان لە چ بوارگەلێکە مامۆستا؟ وتمان جوگرافیایە ئیتر بە هەموو ڕووکارەکانی جوگرافیاوە شاخەکان دۆڵەکان کانیەکان سەرچاوەکانی ئاو ڕۆکەکان پیشەسازیەکان پیشەکان شوێنە دەستکردەکان دام و دەستگا حکومیەکان هەموو گۆرانی بێژ و موزیسیان و شێوەکار و شانۆکار و تەواوی ئەو بەرهەمانە بیرمان نەچێ بەشێکی گرنگی بیولۆگرافیایە کە تەواوی ئەو بەرهەموو نووسراوانەی کە لەسەر هەڵەبجە و سێکتەرێکی ناو ژیانی هەڵەبجەدا نووسراون ئێمە کتێبەکەمان تەوزیع کردو کۆمان کردوەوە کە نزیکەی 500 بۆ 600 سەرچاوە ئەبێ نزیکەی 500 شانۆگەریمان کۆ کردوێتەوە بە کاستی ئیشەکەەوە بە دەرهێنەریەوە بە ڕۆژی پێشکەشکردنیەوە و ئەمە هەر خەڵکی هەڵەبجە ناگرێتەوە ستانداردێکمانەیە هەر کەسێ لە دەرەوەی هەڵەبجە اینجا هاونیشتە وڵاتی کوردستان بێ یا ئەز بیانی بێ کارێکی دیاری بۆ هەڵەبجە کرد بێ ئەویشمان هێناوەتە ناو ئینسایکلۆپیدیاکەەوە مەسەرە نمونە ئەوانە ژیان نامەی شڤانی تایە عەلی عابیدی تایە میدیا حسێنی تایە و هەموو ئەو کەسانی کە بە جۆرێ لە جۆرەکان یەنە ناو هەڵەبجە ئەبەسرێنەوە بە هەڵەبجەوە لانێ هەندێک لەم سەرچاوانە کۆکردنەوەی ئاسان بێت چونکە لە بەردەستان کەسەکان بۆ نەوەندای لە ژیاندان بەڵام هەندێکیان پێویستی بە ئەرشیڤێکە ئەم ئەرشیڤە لە بەردەستا بوو یان ئەگەر نەبوو چۆن چارەسەرتان کرد یەکێ لە کێشە سەختەکان ڕوبەڕووبوونەوە سەختەکان ئەوەیە کە ئەرشیفەکان 88 فەوتاون مەسەلەن بەڵام خۆشببختانە هیچە بە سەلیقە بووە بۆ نمونە تیپی مۆسخای شنروێ تەواوی ئەرشیفەکەیان لە ڕێگەی برای بەڕێزم مامە ئەزەوە هاتوۆتە بەردەسم و خۆیشیان بۆ خۆیان مامەسازات کەسێکی بە سەلیقەیە کتێبی بیرەوەریەکانی مۆسیق و هونەری نووسیوەتەوە هەنێکیان دەلیلی تیپەکان بووە و هەنێکیان لە سەرچاو وەرمان گرتوێتەوە سەرچاوکە مەسەلەن کەسێکاڵێ من بەشدار بووم لە فیسیڤاڵێکی خورماڵە لە 16 یا هەفتاکان فلانە شانۆیی کرا ناوی چەند کەسێکی بیر بوو بێ ناوەکانمان خستوێتەوە ناو دقەکە ناو تەوزیفکردنی شانۆکە یا فیلمەکە فیلمیش بیرمان نەچێت چەندین فیلمیشمان کۆ کردوێتەوە زۆر باشە مامۆساکەواتە ئەتوانین بڵین ئەم پرۆژەی ئێوە ئەبێتە بەڵگەیەک بۆی کەیتر ئێمە نەک لە 16 لە کاتە جیاوازەکانی ترا وەفتێکێت کەسێکی بیانیت کەسێکێت نووسەرێکە ئەوێت بزانێ هەڵەبجە لە ڕابردووە چۆن بووە پێش ئەوەی کە بردومان کرێ هەڵەبجە چۆن
ئیشی تیاکراوە چۆن پرۆژەکان بەڕێوە چووە چۆن کاری هوەری تیاکراوە چۆن شاعیران دەوریان هەبووە چۆن لەم شارەیە سینەما هەبووە چۆن لەم شارەیە شانۆ نمایش کراوە تا چەند ئەمانە ئەبێتە بابەتێک کە هەر کەسێکات شارەزایی هەبێت لەسەر بێگومان خۆی ئامانجی پرۆژەکە ئەوە بووە و لەو خەمەوە سەرچاوی گرتووە کە ئێمە شتەکانمان زۆر بوون و پرژوو بڵاو مەسەلەن ئێستا هەر لە هاوڕێیان خۆیان بپرسەرۆ نازانن چەند تیپی شانۆیی لەم شوێنەدا بە فەرمی ئیشیان کردووە یا چەند بەر ئێمە دواتر لەناو ئەو هەموو کتێب و پرۆژەیەکی کەیژەیە زانکۆ جینۆسایدکردن ئەوان جێبەجێی ئەەکەن ئەوە بە جیایە لە پرۆژەکە ئێمە هەموو ئەوانە جیا دەکەینەوە ناڵێم ئایندەی پرۆژەکە نازانین چۆن لە دایگە بێەوە بەرەوکوێ ئەڕوا بەڵام ئێستا بە دەقیقی ینی من مەسئولانە قسە بکەم نۆبەرگەکە لە بەردەستی منایەوە توانم پیشانی جەنابتانی بم کە ڕامان کێشاوە ئیدیتۆرەکە نردویەتەوە بۆمان بە کۆمەڵێ تێبینیەوە هەر نۆبەرگەکە لە بەردەستان بە جیاوازی هەموو سێکتەرەکە باشە مامەسا لەگەڵ ئەوەی کە ئەم بابەتانە زۆر گرنگە ئازانین هەڵەبجە بەپێی هەڵکەوتی جوگرافی ناوچەکە سنتەرێکی بازرگانی بووە هەر لە ڕابردووەدا ئێستا لە بەروی لە خاڵە سنووریەکانەوە نزیک بووە تا چەند لەم پرۆژەی ئێوە وەکو لایەنی جوگرافی جێ بۆ تۆ باسی بکەن ئێمە جارێ لەبەرەوەی ناوچەکە هەورامانی لە پشتەوە مێژووی شارستان ژیارێکی کۆن و نیشتە جێبوونێکی کۆنی لە پشتەوە کۆنترین دەزنووس و ئەلان ویستم لەسەر قسەکەی کاک محەممەد بۆسم بۆچی قەتار و خاوکەر و ئەوانە مەرجە شێعرەکەی ماچۆ بێت کەس لەسەرەوە پرسیارە ئەوەسێ بۆچی بێ بە هەورامی نووسرا و بێ شێعرەکە ئەی بۆچی ئەو هەموو شاعرەی کورد هەیە لە کلاسیکا بۆچی ناچنە سەر قەتار ئێمە مێژووی نووسینمان پێش ئەروزی پێش قوتابخانەی ئەروزی نالی و سالم و شاعرانی گەورەی کورد پێشتر ئێمە کێشەکە لە لایلایی دایکەوە هەتا ئەگاتە تەڵقینی مردووەکە هەتا ئەگاتە مردوو ناشتنەکە بە کێشی خۆماڵی کوردی کە تەبایە لەسەر ئاهوو تەبیعەتی زمانەکەمان و فۆنەتیکی زمانەکەمان بنیانراوە مێژوەکەی ئەدەبی ماچۆ دایکێتی بەڕاستی هەر لەبەرەوە تۆ لە گەرمیانی شاگۆرانی بڵێ ئەبێ لانی کەم لە هەورامی لە شعری ئەدەبی نووسرا قسەکردن نا لە ئەدەبی نووسراوی گۆران ماچۆ کە تانەکە و پشکە شێرەکەی ئەدەبی نووسراوی هەورامیە تایە بیر اینجا هەر لەبەرەوە خۆمەلای جەباری هەورامی نییە بەو جۆرە نووسە بەر حاڵ دوور کەوتینەوە ئێمە هەموو پیشەکانیشمان تەوسیف کردووە هەموو پیشە لە کلاشەوە لە کۆپاندورینەوە لە ئیتر هەر پیشەیە کە لە هەموو ئاشەکان کە هۆکارێکی گەورەی بژێوی و نان دروستکردن و ئەوانە بوون تا چەندێک دەستمان کەوتوون ینی لەوە بە سەدان ئاشمان لە ئاشی ئاویەوە و لە دەساڕەوە تەوزیف کردوێتەوە لە ناو ئیشەکەوە کەرتەکانی کشتتوکاڵی بیرمان نەچێت ناوچەکە ناوچەیەکی کشتتوکاڵی زۆر بەهێزەوە مێژوویەکی زۆر دوور و درێژیە هەموو ئەوە ناڵێم ئێمە کۆمەڵی ستاندارداتت بەردەستمان بە ڕاوێژ لە گەڵ کۆمەڵێ لە زانیاری نووسان و ئینسکلۆپیدیستانی کوردستان لە بنکەی ژین کۆمەڵێ گەڵاڵی وەزعەکەمان کرد کاگوار نورەدین ڕاوێژکاری ئیشەکەیە و هەموو ئەو وەکو بڵێن ڕێگا و ئەتلەسەکانی بۆ ڕۆشن کردینەتەوە و پێوەرەکانمان داناون اینجا تا چەندێک کردجوکاڵی تێدای ئەمە ئێمەی یەکەم ئەزمونمانە ئیشەکە بەو جۆرە دەست زۆر سپاس مامۆستا هومایۆن دەست خۆش بێ سپاس بۆ تۆ.